کرەخوا عافوکایە خوا ڕۆژانە من 1000 کەس پەیوەندیم لەگەڵ 1000 و زیاد لە هەزاران هەیە بە قسەکردن و بە پەیوەندی و بە هەموو شێوەکانی پەیوەندیکردن لەگەڵ کوردستان و لەگەڵ ئێران و لەگەڵ عەرەبستان و لەگەڵ میسر و تەلەبە لەوێ خوێنە هی ئەزهەر لەگەڵ شوێنانی تر لەگەڵ شام چێ بە چێ مراقبە کە دوای تۆ لە ئەوروپای یعنی سبحان الله تۆ لە ئەوروپای بترسی لەوەی تەجوید بخوێنی لە لای ئێمە کە تەجوید بەس خوێنەوەی قورئانە یعنی ئێستا بچی بۆ لای دژە تیرۆروی تاغوتی پارتویەکێتی پێیان بڵێ کاکە من ئەمەوێ قورئان خوێندنەکە فێر ببم لای مەلاکرێکات لەبەر لە کەسی تر فێر نابم کەس پێم ناڵێ ناتوانن ڕێگال لێ بورن لێشن ناگرن ئەو پەڕیەوەی پێ دەڵن بەڵام ئاگال لە خۆت بێ ئەفکاری تونند و تیژت نەداتی هەرەوەندی برا بە ڕێزەکەم تۆ لە ئەوروپای جارە بۆ چیە ترسجا بە تەلەفۆنەکەت مراقبە بکەن مراقبەی هەر تەلەفۆنێک لە نەرویج زیاد لە 2500 کڕۆنیەوێت ئێ باشە حکوومەتە پارە پێیان ناکە هەر نەوت و زەریبە بدا بە مراقبەی تەلەفۆنی ئەو خەڵکە چییە وڵا دەرسێکی دینیە خوێنێ ئەو شتانە نییە برا لە ئەوروپا جورەتیش بە خۆتان بدەنەوە دەش مەترسن ذلكم الشيطان يخوف أولياءه ئەوە شەیتانەواتان لێکە بترسن خی گەورەیە مەشوێەوەش ئازاکە ئینشاءڵڵە نا هیچ خەمن نەبێ و لە زانکۆ کەش بخوێنەوە بسمیلاشی لێ بکە